سپاس بۆ هاوڕێیان و هاوکارانمان بۆ ئامادەکردنی ئەم راپۆرتە لە تەوەری میێوارەی بەرنامەکەی میوانداری کەسایەتیەکمان کردووە کە خزمەتێکی زۆری بە ئەدەبی کوردی کردووە و پردێکی پتە و بەهێزی دروست کردووە لە نێوان ئەدەبی کوردی و ئەدەبی جیهانیدا بە وەرگێڕانی شعری شاعیرە ناودارەکانی کورد بۆ سەر زمانی ئینگلیزی و لە کۆتا هەنگاویشدا شعری شاعیرانی جیهان شعری قوڵترین شعرەکانی شاعیرانی جیهانی کردووەتە سەر زمانی شیرینی کوردی و لە دووتوێی کتێبێکدا بڵاو دەکرێتەوە. کتێبەکە بە ناونیشانی چەمی ڕۆح یان گوڵچنی زیاد لە 300 شعری جیهان. ئەویش زۆر بەڕێز دکتۆر ڕێبوار فەتاحە وەکو نووسەر و وەرگێڕ کە میێوارەی میوانداریمان کردو. دکتۆر جان سڵاو دێبێ و زۆر بەخێر بێت. پیرۆزبایی بڵاوبوونەوەی نوێترین بەرهەم نوێترین کتێبت لەکەین کە ئەوەندەی ئاگادار بین 20 ساڵ یان 25 ساڵە خەریکی ئەم کتێبن. ڕاستە دیارە 24 ساعتیشم تیان نەکردووە، بەڵام بۆ دەرباز بوون لە کار و لە فشاری ژیان ناو بە ناو شعرێکم وەرجێڕاوە. زۆرجار فەیسبوک زۆر میهرەبان بۆ لەگەڵما لە فەیسبوک دامناوە، دوای دۆزیمەتەوە وانە بۆیە ونمە کرد. ئیدی بە میوارەیە پیا چوومەوە وا بزانم کۆنترین شیعری ساڵی 2000 کۆنترین شعری وابزانمی ساڵی 2000 بەڵێ شاعرێکی ناسرا. با بە ناونیشانی کتێبەکە دەست پێ بکەین. چەمی ڕۆح ناونیشانێکی قوڵ و فەلسەفیە. چۆن بیرتانەوە کردەوە بۆ ئەم کتێبە ئەم ناونیشانە هەڵبژێرن مەبەستە ئەم ناونیشانە چی؟ دیارە ڕۆح ئەگەر دای ببڕین هەمومان ڕۆحمان هەیە، ئەمە لەبەرەوەی کە ئەم کەشکۆڵە شیعرە شیعری کۆنی تیاتوانم بڵێم لە سەدەی 7 و 8ەوە دەست پێکات کە نزیکەی 1400 ساڵ لەم پێشە هەتاکو ئەمڕۆ. ئەم چەمە بەکو بڵێ چەمێکی ڕۆحی مرۆڤە کە بە ناو جوگرافی جیاوازە گەڕاوە. شیعر یا ڕۆح شیعر لە ڕۆحەوە زۆر نزیکە. شیعر یا ڕۆحی کۆ کردوتەوە وەکو چەمێکە. من بەو چەمە هاتووم قسومەتە ناو بەرجی کتێبەوە ناوەکە لەوە هاتووە. دیارە ڕوومی یا مەولانە جەلالەدینی ڕوومی کاریگەر بۆ لەسرم، زۆر هەر شاعیرانی سۆفی زۆر کاریگەرن لەسرم، ئەو ڕۆحەش کاریگەری ئەوانی لەسرە بەڕاستی. دەست خۆش بە دکتۆر گیان، سوپاس بۆ ڕوونکردنەوەیت. و پێمان بڵێ بەر لەوەی کە بچینە سەر ناوەڕۆکی کتێبەکە چی وای کرد کە تۆ بیر لەوە بکەیتەوە شعری شاعیرانی ناوداری جیهان وەربگەڕیتە سەر زمانی شیرینی کوردی کە بە پێچاوانەشەوە چەندین کتێبت هەیە؟ ڕاستە، ینی بەڕاستی نازانم چۆن دەسم پێکرد، بەڵام هەر لە مناڵیەوە من شیعرم نووسیوە وا بزانم یەکەم شیعری بڵاو کراوم لە هاوکاری بەغایە لە هەفتاکان ئاچێتەوە بۆ ساڵی 1970. لێرە یەکێ لەو شیعرانم دانا وەکو نمونەیەک. یەکەم شیعری وەرجێڕاویشم لە ڕۆشنبیری نوێیە ساڵی 1976. ینی من لە خێزانێکە گەورە بووم، بەڕاستی چارم نەبووە یان نەمتوانیوە لە شیعر دەرباز بم، چکە لەو دەوروبەرەی کە من تیاژیاوم شیعر هەمیشە زنگوو بووە. من کە هەرکە لەدایک بووم ئێمە مەکتەبێکی گەورەمان هەبووە لە ماڵەوە، شیعری کۆکراوی شعری شاعیرانی جیهانی تیا بووە لە عەرەبەکانەوە بۆ ئەوروپیەکان بۆ کوردەکان. ینی کە من چوومەتە ماڵێکی کە کتێبخانەیان نەبوو سرم سوڕماوە. ڕەنگە ئەوانە هەمووی کاریگەر بوو بێ لەسەرەوەی کە من حەزم لە شیعر کردووە. ینی هەزەکەم وەش بزانم کە من فیزیا و ماتماتیکم خوێنووە. من فیزیا و ماتماتیک و شیعر زۆر لەیەکەوە نزیکە. دامنا بۆ هەر بیکەم بە پرسیارێک، بەڵام خۆت پێشم کەوتی وەڵامەکەت دایەوە تۆ زانستت خوێنووە بەڵام لە بوارە ئەدەبیەکە خزمەتەکەیت. ینی زانینی مرۆڤ ینی مە پرسیارێکە قەت ڕزگارم نابێلی بۆ هەر جێگەیە بچم و پرسیارم لێکەن. ینی بۆ چوونی منە کە زانینی مرۆڤ هەمووی لێگەچی، هەمومان سەیری هەمان شتەکەین، بەڵام لە دیوی جیاوازەوە. تۆ لە بە شیعر سەیرێکە، یەکێکی بە ماتماتیک سەیرێکە، یەکێکی بە فیزیا سەیرێکە، یەکێکی کە بە ئەدەب سەیرێکە، بەڵام بمانەوە نەمانوێ ئێمە لە ژیانی مرۆڤ و لە دانووسانی مرۆڤ لەگەڵ یەک و لەگەڵ سروشتا سێرەکەن. هیچ شتێکی کە نەیتەنا ئەوەیە. جا چۆنی سەیرەکەی ئەوەیان شتێکی جیاوازە.
شعر جیاوازە لەوانی دیکە چونکە زمانێکی تایبەتی هەیە زمانێکی هەیە بە ڕیتمە جگە لەوەش دەرفەتەیە کە ئەندێشە بێتە ناوە ڕاستێت مەسەن شعری کوردی بخێنەوە وشەکان کوردین بەڵام کە لە هەمووی ئەڕوانیت ینی کوردی نییە چونکە سوزانم ساعیقە و بەرقی نەدامەد زوڵمەتی دا شەرق و غەرب سالم ئەمە کوردی نییە بەڵام لەگەڵەوەشا تۆ تێگەیت لەبەرەوە شعر زمانێکی تایبەتە زمانێکی تایبەتە بە قەناعەتی من زمانێکی جیاوازە هەروەک ماتماتیک زمانێکی جیاوازە هەروەک کوانتەم فیزیک زمانێکی جیاوازە ئەمانەش هەموو پێکەوە ناوکۆن بۆ نمونە سەیری شعر ریتمی هەیە کوانتەم فیزیک ریتمی هەیە ماتماتیک ریتمی هەیە لە شیعرە زۆر شت شاراوەیە شیعر لێکی نایەتەوە بڵێ وەڵام من بۆم کرد و ئەمە لەوە هاتووە ئەو دەرفەتە نایەتێ کوانتە فیزیک هەمان شتە کوانتە فیزیک بە پێچەوانەی فیزیای کۆنەوە توانی دەرفەت با بە مرۆڤ قەناعەت بەوە بێنێ کە گومان لە ژیانە زۆرە یعنی لە بریەوەی کە تۆ لە فیزیای کۆنا کلاسیکە پێتەڵێ ئەمە لەویایە ئەی پێویڵە لەویایە لە فیزیای کوانتە ماڵی لەویایە و لەویاشان نییە یا لە دوو جێگایە یانێکیشکە هەم لەمە هەیە لە جێیشیکە ینی هەتاکو ئەم بەشانەی ژیان یان بەشانەی زانینی ژیان پێش بکەون لە یەک نزیکە بنەوە بۆن سەردەمێکە بوو ئایانویست زانست تەنیا یەقینە باتیە بە پێچەوانەی باوەڕی ئاینێەوە بەڵام بەعکسەوە زانست بەرەو ئەوە چوو کە گومانە زیاب بکات ینی زانست وای لێکردین باوەڕمان بەڕاستی نەمێنێ بەڵکو باوەڕمان بەڕاستیە لە ڕەوتە ئەوەی ئەمە ڕاستە سبەینە ڕەنگە ڕاز نەبێت دکتۆر چەمی ڕۆح ئەمە شارانی کە تێ کۆکراوەتەوە پرۆسی هەڵبژاردننی شاعیرەکان پرۆسی هەڵبژاردننی شارەکان چۆن بوو؟ یعنی تێکەڵن هەندێکیانەوانن کە بەڕاستی بە ڕۆحی خۆماش نابوو من سەردەمێکی ناوێرم ساڵەکە بڵێم چونکە تەمەنم ئەزانن سەردەمێکی زۆر لە ئەوروپا ژیاوم لە بەریتانیا ژیاوم شارەزە شیعر هەمیشە لە باگراوەندی منا بووە شێرم بخوێنەوە هەندێک شیعرم حەز لێ بووە لای خۆم هێشتومەتەوە بۆ نمونە شیعر هەبووە کە زۆر پێی سەرسام بووم یا لە پڕێکا لە شیعرێکەوە دەرکێکی بۆ کردومەتەوە و پسمەژیانی شاعیرێکەوە سێرم کردەوە سەرسام بەو شاعری چەند شاعری تایە دیکتۆر؟ 60 شاعری جیهانی شاعرەکانیان کۆکراوەتەوە لەم کتێبە 60 شاعر 200 شیعر 170 هایکوی جاپانی دوو جۆر شعری تیا شعرێکیان لە زمانی زگماکە و وەرگێڕاوە یا ئینگلیزیە یا فارسی عەرەبی ئەوانی دیکە کە ئەو سێ زمانە نین دەستی دوون ئەمەش دیارە جێی پرسیارە باش ئەگەر بڵین شارێکمان پێشکەشکە شاری ناو کتێبەکەمان پێشکەشەکە یان شارێکی ترمان پێشکەشەکەی شێری ناو کتێبەکەتان پێشکەشەکەم کتێبەکەم بۆ هێنەوە با دانیشتنەکەمان چێژ بەخشتر بێت باشە فەرموو بە شێری شاعرێکی چین دەست پێەکەی ئەگەر زانیاریمان لەسەر شاعیرەکە بەڵێ ینی کتێبەکە خۆی وات داڕێژراوە هەموو شاعیرێک بەشێکی هەیە لەو بەشە ژیانی شاعیرەکەم نووسیوە ینی ئیتر ئەوەش بەڕاستی سیستم ئامێز نەبووم بۆ نمونەکەت بۆ شاعیرەکە کردبڵێ شاعرەکەشی نووسی بەڵێ بۆ هەندێکیان زۆر زیاترم نووسیوە بۆ نمونە مەولانای ڕۆبی زۆرم لەسەر نووسیوە کەڤابی یۆنانی زۆرم لەسەر نووسیوە بەڵام هەندێکی تر کەمتر ئەمە شیعری لیبوو لەگەڵ شاعرێکی دیکە بە ناوی دووفو ئەمە هاوڕێ بوون ئەمانە شاعری سەردەمی زێڕینی چینن لیبۆ لە 1970 تاکو 1962 ژیاوە واتە 1400 ساڵ لەمەوبەر ینی زۆر سەیرەکە تۆ بزانی 1400 ساڵ لەم بەوەر ئەمە دە بە جوانە نووسراوە دوو شێری زۆر کورت تێخوێن وارێکی چەند ڕێکە چەند سەکەندشی تێڕامان لە شەوی بێدەنگ تریفەی مانگ
بەدەم پێخەوم بەردەم پێخۆم ڕۆشن دەکاتەوە بە گومانم ڕەنگە شەختەی سەهۆڵ بێ سرم هەڵدەبڕم لە مانگی گەشت دەڕوانم سرم دادەنەوێنم بیری زێدی بابم دەکەم. سپاس بۆ تۆ دکتۆر گیان بە تۆزێک لە کتێبەکە دوورکەوینەوە دواتر ئەگەڕێنەوە باز لە کتێبەکەکەین باز لە کتێبەکانی تر و ناونیشانەکانی تریشەکەین نووسەر و هونەرمەند شۆڕژگێر تێگۆشەر دڵشاد مەریوانی برات بەڵێ بەڕێستان تا چەند کاریگەریەوتان لەسەرە بۆ چۆن باسی ئەوەکەن؟ ینی بڕوان ناکەم من شتێکم نووسی بێت کاریگەری دڵشادی لەسەر نەبێت خۆ ڕەنگە قوڵبوونەوەم لە شیعرە لە ناو ناخی خۆما من پێی نەزانم هەوڵم ما بێ کاری دڵشاد بەردەوام بکەم دڵنیانی ملەوە بەڵام ینی هەمیشە چاوی لەسەر قەڵەمەکەمە هەر شعرێ وەربیێڕم یا شتێ بنووسم لە خەیاڵمایە ئایا ئەگەر دڵشاد لێرە بووە بە منیەوە چی جا دڵشاد لە ژیانی منە زۆر کاریگەر بۆ لەسرم چونکە شتم بڵاوە کردەوە کە مناڵ بووم بەڕاستی جارێکیان شتێکم بڵاو کردبەوە سێرم کرد دڵشادی برام من ئەوەنگە مناڵ بووم لە فوتبۆڵە ناتبووە لە کۆڵان یاریمانە کرد شتێکم بڵاو کردەوە دڵشاد وتی کەسێک شتێکی بڵاو کردەوە بە ناوی خۆم بوو نەمەنووسی لەواتێ زۆر کاریگەری هەندێک ڕستەی تیاوە وتی هەر کە ئەڕستەی منە وەڵام منیش پێکەنم وتی ڕێبوار تۆیت وتم منم وتی ئەم جارە کە شتێ نووسی بێ بە من بووت بەڕاستی چەند شتێکم نووسی ئەو چونکە لە بەغا ژیا و لەگەڵ دەستگای ئەوختە دەستگای ڕۆشنبیری کوردی هەمووی لە بەغا بوو بەشێک بوو لە قانونی حکمی ذاتی ئیتر ئەو زۆر شتی بۆ بڵاوکردنەوە لەوێ لە ڕەوف حەسەنیش ڕەحمەتی کاریگەری لەسەما بوو چونکە شیعرێکی دوور و درێژی منی هەڵسەنگاندن بوو لە پاشکۆی ڕۆژی کوردستانە هەروەها بۆ ئەبزانم محەممەد بەدری بوو بەڕاستی تۆزێ لەوە گومانمەیە لە ڕۆژنامەی تاخی بەغا شعرێکی دوور و درێژی منی وەجێڕا بوو بە ناوی من شیعر کوردی المعاصر لە شیعری کوردی هاوچەرخەوە یارە ئەوانە زۆر هاوکارم بوون زۆر هانیاندام. دەستخۆش دکتۆر گیان مام بورە تۆمان گەڕانەوە بۆ ئاساییە ڕابردوویەک کە غەمگینە بۆ بەڕێستان دکتۆر گیان تۆ جگەل لەم کتێبانە هەندێک ناونیشانی ترت هەیە هەندێک لە ناونیشانەکان و هەندێک لە کتێبەکان لە سایتی ئەمەزۆندان درراوە ئەم هەموو ناونیشانە سەرقاڵیەک بۆ ئێوە دروست ناکات و چۆن ئێوە هاوسەنگی ڕاگرن لە نێوان ئەم هەموو ناونیشانەیە؟ ینی شعر لە کاتی خۆمەکەم لە کاتی خۆمە کامەیە پشوو بم کامەوێ دەرباز بم لە فشاری ژیان لە فشاری کارکردن ئەوە گومانیتیانە سەرقاڵی شیعرم یا سەرقاڵی ئەدەبم یا سەرقاڵی هەندێشتی دیکەم کە خۆم حەزم لێتی هەروەها وێنە ژەگرم دەمێکە چەند پێشنگایەکە بەشدار بووم لەوێ چالاکیم بەڕاستی زۆرە بەڵام ئەوانی ترکە پەیوەندی بە بڵین زانستی کۆمەڵایەتیەوە هەیە ئەوە بەشێکە لە کارم من لە ساڵی 2000 وازم لە زانست و تەکنەلۆجی هێنا چوومە بواری لێکۆڵینەوە لە کۆمەڵدا ئەوە 25 ساڵە ینی لەگەڵ هەندێک دەستگای ئیشەکەم ڕەنگە لەو 25 ساڵە لە مەراکیشەوە بۆ ئەفغانستان لە تورکیاوە بۆ یەمەن نزیکەی ناوێرە بڵێم 8,000 بەڵام لەگەڵ تیمی کۆمپانیەکەمە لەو ژمارەیە ڕیپۆرتمان نووسیوە. دەستەخۆش بە دکتۆر گیان. دکتۆر وەرگێڕان جۆرێکە کارکردن وەرگێڕانە جۆرێکە بەڵام وەرگێڕانی شەعر ئاسان نییە جۆرێکی ترە شێوازێکی ترە چۆن شارەکان وەرەگەڕیتە سەر زمانێکی تر ئەگەر زمانەکە بیانی بێت بۆ سەر زمانی شیرینی کوردی و بە پێچەوانەشەوە قورس نییە ماناکەی واتاکەی تێک نەیات و شارەکەش وەربگەڕیتە سەر زمانێکی تر ڕاستە ینی ژیان هەمووی ئەزمونە بەڕاستی ینی زۆر کەس وازانێت کە تۆ دوو زمان زانی ئەتوانی وەربگێڕیت یان ئەتوانی شعر وەربگێڕیت خۆ من لەو شعرە سەقەتانە زۆرە خوێنمەوە بەڕاستی بەڵام وان نییە نمونەیەکی هەنمەوە هەمیشە ئەگەر تۆ شمشێرێکی زۆر چاکم بیتێ نازم شمشێری شێر لە مێژووی مرۆڤایەت یا زۆر بەهێزە ئەلەکسەندەری مەقدۆنی شمشێری ئەلەکسەندەری مەقدۆنی بە و خەرە گۆڕەپانی جەنگەوە هەر بەرزی ناکەمەوە کوژراوم
هەچ کەسێشم شێرێکی پێبوو جنگاوەر نییە لەبرەوە هەر کەسێک دوو زمانی زانی بەڕاستی وەرگێڕ نییە نابێ بۆ وەرگێڕ و بە تایبەتیش وەرگێڕانی شێعر ینی ئەوە هیچ ئەوە بە ئینگلیزی پێم پڕێڕێکی وزێت ئەوە سەرەتایە بۆ ئەوەی کە زانی دوو زمانەکە زۆر بە قوڵی سەرەتایە بۆ ئەوەی کە تۆ بتوانی وەربژێڕی بەڵام بۆ شێعر ئەبێ بەڕاستی بزانی شێعر بنووسیت ئەگە خۆ نەزانی شێعر بنووسیت من شاعیر نیم بەس شێعرە نووسم ئەگەر نەزانی شێعر بنووسی ئەگە نەزانی پێکاتی شێعر چۆنە ناتوانی وەربژێڕیت یعنی هەندێک داهێنانی شێ لە وەرگێڕاناوێ بیکەی بەڵام گومانیتیانی هەموو ئەوانەی تریش کە من کردومە بەشێکن لە ئەزمموی من کە هیوادارم یارمەتی خەڵکی کابەکە سەرقاڵی وەرگێڕانن بۆ نمونام ئەم کتێبە لە زانکۆ زۆر گرنگە خۆ مامۆستاکاتوانێ بڵێ ئەم پیاوە ئەم شیعری ئاوا وەرگێڕاوە ئێوە جۆری بیێڕم زانیم ئێوە بە زووشەکانیەوە بەکارمەهێنن ئەمە دەرسێکی جوانە بە بۆچوونی من وەرگێڕانی دەق ئەگەر دەقێک چەند وەرگێڕانێکی هەبێت ئەمانە پێویست ناکە ناکۆک بن تەواوکەری یەکن چونکە ئەو شانەی کە منەی زانم باسی زمانی کوردی بکەم ئەگەر یەکێکی کە وەرەگێڕێت بە شەرتێ وەرگێڕێکی باش بێت ئەو شانەی ئەوەی زانێ ڕەنگە ئەو شانە نەبن کە منەی زانم شیعری ڕوشەیە ڕێنگاو بە جۆرێکی کە دای ڕێژێ من بە جۆرێکی کە دای ڕێژم لەبەرەوە ینی من بەڕاستی هانی مامۆسانی زانکۆ ئەدەم کە ئەمە سامانێکی گەورەیە بۆ زانکۆ چونکە ئەمە شیعری 6 شاعری گیانیە لە سەدەی هەشتەوە دەست پێەکە تاکو سەدەی 20 دەستە خۆش بێت دکتۆر دکتۆر ناسانی کتێبەکە کەیە بێت ناسانی کتێبەکە CDO ڕێکی خستووە هەر لە باخچەکەی ئەوانە سەعات 3 ڕۆژی پێنجشەممەیە سبەینێنە دوو سبەی ساعت 3 ڕۆژی پێنجشەممە کتێبەکە زۆر باشە لە تاوای کتێبخانەکانە بەردەسە بێت دواتر بەڵێ کتێبەکە بڵاو کراوەتەوە کتێب بەڵابلەوی بۆ ناسانەکەی ناسانی بۆ زۆر باشە دکتۆر ئەوەندەی ئاگادار بین کە خەریکی نووسینەوەی بیرەوەریەکانی خۆتی بە زمانی ئینگلیزی باشە ئەم هەنگاوە بەرەو گەشتووە بەرەو کۆتایی گەشتووە و پێشمان بڵێ بۆ بە زمانی ئینگلیزی و بیر لەواکەیتەوە کە وەری بگەڕیتە سەر زمانی کوردی یان بە زمانی کوردی ئەینووسیتەوە جارێکی بەڕاستی بیرم لەوایان نەکردووە بە زمانی کوردی ئەگەر بە زمانی کوردی هەبێ بینووسمەوە نەگوەری بژێڕم چکە دوو شتی زۆر جیاوازن بەڵام بە ئینگلیزی نووسیومە من هیوادارم 5 بەشوی ئەمە بەشی یەکەمێتی ئێستا 32 چاپترە 32 بەشە هەمیم تەواو کردووە لە چەند چاپتەرێکە پێویستە دەستکاری بکەم لەسەرەوە وەستاوم دیارە سەفەر و هاتن و ئەوانەش تۆزێ کاتمەگرێت بەڵام بیرەوەری من ینی ئەوە نییە بڵێ گێڕانەوەی ڕۆژانە نییە بەڵکو کەمێک ئەندێشە سازە دەستکاری کەسایەتی و ئەوانەی من ناسی و من لە ژیانە و ڕووداوەکانم نەکردووە بەڵام بۆ جۆری لێ بەیەکەوە دادەنووسێن ئەندێشە سازە ینی شتێکی جیاوازە بەڕاستی باشە بەردەوامی هەیە نووسینەکەی تەواوم کردووە بەڵێ بەڵام ڕەنگە کە گەڕامەوە بۆ بەریتانیا بە دوای خانەیشی وەشانە بگەڕێم بۆم چاپ بکات هیوادارین دەسەپەرگیان سپاس بۆ تۆ سپاس بۆ کاتی بە ئێمەت بەخشی زۆر خۆشحاڵەت کردم منی شەروە سپاس بۆ تۆ